لەسەر پەخشکردنی سرودێکی بەعس لە ئەولێر کافتریایەکدا خرا و خاوەنەکەشی دەستگیر دەکرێت. ئەمە لە کاتێکدا پێشتر بەرپرسێکی باڵای پارتیدانی بەوەدانا کە سەرکردەکانی بەعس و ئەوانەی ئەنفالیان کردین لە هەولێر داڵدە دراون. بە پێی زانیاریەکانە و گرتە ڤیدیۆیی بڵاویش کراوەتەوە ئەو سرودەی کافتریاکەی لەسەردا خراوە سرودی سەرۆکمان زێڕەیە کە شاعیرەکەی لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە پلەی لیواخانە نشین کراوە و مامۆستا یاساییشی نیشتیمانیە لە پەیمانگای کادیران. پارێزگای هەولێر لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە لە نێو کافتریای پەرموچیانۆ لە شاری هەولێر بە ئاشکرا سرودی ڕژێمی بەعس پەخش دەکرا. پارێزگاری هەولێر بڕیاریدا خاوەنەکەی دەستگیر بکرێت و کافتریاکەشدا بخرێت. ئەمە لە کاتێکدا کە پێشتر کاکەمین نەجار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دانی بەوەدانا سەرکردەکانی بەعسکە ئەنفال و نامەتیەکانی دیکەیان بەسەرگەلی کووردا هێنا لە هەولێرن. زۆریش لەو قیادانەی کە کاتی خۆی قیادەی ئەو نەهامەتی سەر کوردستانیان دەکرد ئێستاش لە هەولێرن. زۆرێک لەوانەی لە سەردەمی بەعسدا بە مستەشار ناو دەبران ئێستا پلەیان پێدراوە و تەنانەت هەندێکیان تەنها ناوەکەیان لە مستەشاری سەدامەوە گۆڕدراوە بۆ ڕاوێژکاری بەرپرسی کورد. ناو بەناویش باسوخواسی شوێنی مانەوەی عەزەت دووری جێگری سەدام حوسێن دەکەوێتە نێو ناوان کە دەگوترێت لە هەولێر نیشتەجێیە یاخود مردووە. التقيت عزت الدوري؟ نعم. وين؟ كردستان. هەرچەندە ڕێکخرا و ڕۆشنبیر و پەرلەمانتار و ڕۆژنامەنووسان داڵدەدانی تاوانبارانی جینۆسایدیان شەرمەزار کرد و داوای لێکۆڵینەوەیان کرد کەچی حکوومەتی هەرێم و دام و دەستگا پەیوەندیدارەکان گوێی خۆیان لەو ڕاستیە تاڵە خەواند چونکە قسەکردن لەسەر سەرکردە داڵدەدراوەکانی بەعس جگە لە نەفرەتی ناوخۆیی ئاشکرابوونی ئەو کەسانەی بەدوادادێت کە لە ژێرەوە دەسەڵاتی خۆیان بۆ شاردنەوەی بەعسیەکان بەکارهێناوە و لەسەرەوەش لافی کوردبوون لێ دەدەن و خۆیان وەکو ئاڵا هەڵگری دروستکردنی دەوڵەتی کوردی نمایش دەکەن لە کاتێکدا حکومڕانی 30 ساڵەیان سەلماندوویەتی ئەوەی کە نەیاران پێیان نەکرا ئەمان بە میلەتەکەی خۆیان کرد. هەردوێنێ پێشمەرگە دێرینەکان دژی خزمەتکردنی جاش و مستەشارەکان سکاڵای یاساییان لەسەر ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم لە دادگای سلێمانی تۆمار کرد و نیگەرانن لە حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە و دارایی و ئەنجومەنی وەزیران لەسەر کارنەکردن بە یاسای تایبەت بە پێشمەرگە دێرینەکان چونکە پێیان وایە ئەوانەی ئێستا لەسەر حکومن لە جێگایەوەی خزمەتیان بکەن سوکایەتیان پێدەکەن و خزمەتی جاش و مستەشارەکان دەکەن. جەمیل لەورامی سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانیش دەڵێت مستەشارەیە 15 پێشمەرگەی شەهید کردووە بەڵام ێستا پارەکەی لە هەر 15 شەهیدەکە زیاترە. تەنانەت ئاماژە بەوە درا کە جاش و مستەشارەکان خان و گوندیان بۆ دروستکرا و پاڵپشتیان دەکرێن پێشمەرگەی دێرینیش هەیە بۆ کری خان و سوال دەکات. دەسەڵاتدارانی هەرێم دۆخێکیان خوڵقاندووە کە وڵاتیان نەفرەت لە نیشتیمانی خۆیان بکەن و پەشیمانی دەربڕن بەرامبەرەوە خەباتەی بۆ ئازادی و سربەخۆیی کردویانە چونکە بەرهەمی ئەو خەباتە دەچێتە گیرفانی چەند حیزب و بنەماڵەیەک و بەشی وڵاتیانیش سەرەڵگرتنە و ئاوارەبوونە لە دەست دەسەڵاتێک کە پێشتر قوربانیان بۆ بەدیهێنانی داوە.